نفي چوارم بريتيا لنفي أنداد حاوشي وبو الله دانا تاشي نلا ناوية نلا صفاتيا نلا أفعال كرداريا نكي حاوشي وبو الله دا بتاشي نلا ناوية ناويكي الله نهيني داي بريني تسر مخلوقات ياخذ مخلوقك بلند نكيتو ناويكي الله يبسر دا بريني نلا صفاتيا صفاتكاني الله سبحانه وتعالى لقرآن والسنة تاتشون هاتوها ميدان بياني نكي صفاتكاني بيت بال مخلوقات ياخذ قدغيكي بليني چونك الله سبحانه وتعالى قال القرآن على صفة ما بل يداه مبسوطتان على ويبقى وجه ربك أفرمي الرحمن على العرش استوى فرمي أمنتم من في السماء من بلندم من لسر عرشم من وجهم هيا من دستم هيا نڵی نیەتی جورئەتەکەی قورئان بەدرۆخەیتەوە ئەمانە هەمووی قورئانە بەڵێ هەیەتی بەس شێوەکەی نازانم چونکە نازانم شێوەی ئەڵڵا جەل جەلالوه خۆی چۆنە بەس شێوەکەی نازانم کەیفیەتەکەی دیگە ئەما باقی هەمووی دانی پیا بنێ وەکو خۆی نەکەی سیفاتێکی ئینکارکەی یاخود دایبڕێنی بۆ مەخلوقاتێکی پاشانیش ئەفعالەکانی ئەڵڵا کردارەکانی ئەڵڵا کە لەناو مەخلوقاتە ئەنجامی ئەدەن بلند بووە سەر عەرشەکەی دابەزێتە ئاسمانی یەکەم دوێنێ عەرەفە بوو لە عەسرا دابەز بووە ئاسمانی یەکەم رەسوڵ الله وافەرمێ صلی الله عليه وسلم ئێمە قەناعەتمان پێی هەیە ئیمامی دارەمی بابێکی لەسەرەوە داڕشتووە ئەصحابی سونەن هەر هەمووی ئیمامی ئەحمەد وافەرمێ فەرموودەکانمان بۆ نەقڵەکاوە فەرمێ صەحیح هەموو سەیەکی شەوێ دابەزێ قەناعەتمان وایە ئەمانە ئەفعالی ئەڵڵان کرداری ئەڵڵان جەل جەلالوه ئەمە ئێمە باوەڕمان پێیەتی کافر نابین پێی ناشین بشبهين بمخلوقاتي ولا همان كاتا شمكا أندادا ويا الله جل جلاله فرمي فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون نكن كسب شبهين بالله وجل جلاله هاو شيوبو الله بريارنين لكاتك ايوازان الله جل جلاله بهاو شيوه فرمي ليس كمثله شيء وهو السميع البصير هيج هاو شيوه الله نيه سبحانه وتعالى بلام اقادارج الله جل جلاله ناو صفاتی هەیە سەمعی هەیە بەسەری هەیە ئەبێ دانی پیا بنێ بەڵام نایچوێنی بە مەخلوقاتیەوە بە هیچ شێوەیە وە قەدەغەشی ناکەی لێی ئەمە نەفی چوارە